هەرێمی کوردستان ئەم کەردە پشتگوێ خراوە. لە 7 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی بەخۆیەوە نەبینیوە، بەڵام پەیڕەوی ناوخۆی پەرلەمان داوا دەکات لە هەفتەی داهاتووەوە پەرلەمان دەست بە کار و کۆبوونەوەکانی بکاتەوە. سکرتێری پەرلەمانی کوردستان کە پشکی کۆمەڵی ئیسلامی کوردستانە و دەبێت لە هەموو کۆبوونەوەکانی پەرلەماندا بەشدار بێت، ئومێدی بەوە نییە دوای پشووی پەرلەمان کۆبوونەوەکان دەست پێ بکەنەوە. دەرزبردن بۆ هەر پرۆسەیەک بۆ هەر پرسێکی چاکسازی لە هەرێمی کوردستان بەهایەکی نابێ، بۆیە چارەسەر ئەوەیە وەکو کورد دەڵێ لە کەلی شێتان بێنە خوارەوە و پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە، هەمومان پێکەوە دەستبەرین بۆ ئەو هەموو قەیرانی کە لە هەرێمی کوردستانە هەیە و بە یاسا چارەسەریکەین. وڵات ڕێک بخینەوە بە یاسا، عەقڵێتی حیزبی بەرژەوەندی حیزبی لێگەڕێنوازی لێبێنین. بەهاری هەرێمی کوردستان چیتر بە پاییز بەڕێ نەکەین، دڵی هاوڵاتیانی کوردستان خۆش بکەین و بچین بە دەمیانەوە. ئەو چیە لە کلیشێتان ناتخۆڕە؟ دیارە هەرێمی کوردستان ناقارەکانی بەم ڕۆژەکەیەوە کێ و کێ لە پشتێتی. ئەوەی کە تا ئێستا بینرێ هیچ بەرچاو ڕۆشنیە، هیچ ئومێدێک نییە، هەتا ئەم ئیرادەیە زاڵ بێکە ئەوش پێڵێن ئیرادەی حیزبی و بەرژەوەندی حیزبی کە زاڵ بۆ بەسەر بەرژەوەندی دەوڵەتداری و خزمەتکردن بە خەڵک. بزوتنەوەی گۆڕان چاوەڕوانی ئەوەیە بەبێ ڕێکەوتنی سیاسی سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە هەولێر و دوای پشوەکە دەست بە کۆبوونەوەکانی بکاتەوە، چونکە خۆیان دەڵێن هەوڵێکی وایان هەیە ئامادەکاری بۆ کۆبوونەوەی پەرلەمان بکەن. دیاداشتێک ئامادەکەین بۆ ئەوەی کۆبوونەوەیەکی ئاسایی پەرلەمان لەیەکی سێ تاوەکو دەی سێ لەو نێوانە لە هەولێر ببەسرێت. و داوا لە سەرۆکی خودی سەرۆکی پەرلەمان بەڕێ دکتۆر یوسفەکەم کە باوەنگەوازی دەرکا بۆ گرێدانی دانیشتنی ئاسایی پەرلەمان لە هۆڵی پەرلەمان لە هەولێر و لێرەشەوە داوا لە برایانی پارتی دیموکراتی کوردستانەکەم ڕێگر نەبن. کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان لە هەموو لایەک زیاتر پەیوەندی بە پارتی دیموکراتی کوردستانەوە هەیە، چونکە ئەگەر ئەو ڕازی بێت سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە هەولێر، ئیتر لێرەوە پەرلەمان کارا دەبێتەوە و کۆبوونەوەکانی دەست پێ دەکات. ئێمە لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵەوەداین کە بەڵێ دەبێت پەرلەمان کارا بکرێتەوە و زۆریش زدین لەسەرەوەی ناکرێت ئەو دۆخە کاتی کە ئێستا پەرلەمان تێدایە بەردەوامی هەبی و درێژە بچێشێتن. بەڵام پێشمان وایە بەڕێکەوتنێکی تازە و بە شێوازێکی نوێ و بەڕێکەوتنێکی نوێ لەگەڵ لایەنە سیاسیەکان جارێکی دیکە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە. بەپێی مادەی 5 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان، پەرلەمان لە ساڵێکدا 2 خولگرێ دەدات. یەکەمیان لە سەرەتای مانگی ئازارە و دەست پێ دەکات و لە کۆتایی مانگی حوزەیراندا کۆتایی دێت. دووەمیان لە سەرەتای مانگی ئەیلوولەوە دەست پێ دەکات و لە کۆتایی کانونی یەکەمەوە کۆتایی دێت. پەرلەمانتاران چاوەڕێی ئەوە نەکەن، پێویستە فشاری جدی بکەن بۆ ئەوەی کە پەرلەمان بگەڕێنەوە دۆخی ئاسایی خۆمان، بە تایبەتی لەم دۆخەیە کە هاوڵاتیان چاوەڕێی پەرلەمانن بۆ ئەوەی چەند بڕیارێکی گرنگ دەرچێ. لە 12 ئۆکتۆبەر دوای ئەوەی ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کرا بگەڕێتەوە بۆ هەولێر، پەرلەمانی کوردستان کۆ نەبۆتەوە سەرباری هەوڵ و نێونگیری لایەنەکان، بەڵام هێشتا پەرلەمان کارا نەکراوەتەوە. جگە لەمەش کۆتایی مانگی ڕابردوو لە کۆبوونەوەی بارزانی و لایەنەکاندا لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت پێکات، بەڵام ئەم لیژنەیەش نەیتوانی پەرلەمان کارا بکاتەوە. هەفتەی داهاتوو پشووی پەرلەمانی کوردستان کۆتایی دێت کە بەپێی پەیڕەوی ناوخۆ دەبێت پەرلەمان دەست بە کۆبوونەوەکانی بکات، بەڵام پەرلەمانی کوردستان لە پشوودا بێت یان لە پشوودا نەبێت وەک یەک وایە، چونکە زیاتر لە 5 مانگە بەهۆی ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان بۆ هەولێر، پەرلەمانی کوردستان بە ناچاری خراوەتە حاڵەتی پشووەوە. هێمن مەحموودی نارتی، سلێمانی.